بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان بە خێراتنی هەمووتان دەکەین سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک. ئێمە وەک دەستەی 34 کارمەندی تەندروستی سنووری قەزای چەمچەماڵ کە هەر یەکەمان چەندی ساڵ خزمەتی خۆبەخشیمان هەیە لە سێکتەری تەندروستی ئەم وڵاتە و ناوەندە تەندروستیەکاندا جیاواز لە کاری خۆبەخشی کە بە ئێساشەوە بەردەوامین لە پای ماندووبوونی بێوچان و خزمەتکردنمان ساڵی پار لە تەندروستی گرتوخانەیەکی حکوومەتی عێراق لە سنووری چەمچەماڵ بە ناوی گرتوخانەی ناوەندی چەمچەماڵەوە دانراوین. بەڕێزان ئەمڕۆ ماوەی ساڵێک و 15 ڕۆژە کە دەکاتە 380 ڕۆژ و نزیکەی 13 مانگە ئێمە بێموچین لە دەست بەکاربوونمانەوە تاوەکو ئەم ساتە وەختی ئەم ڕاگەندراوە بۆ بەڕێستان دەخوێنینەوە تەنانەت یەک چەشماوەەر نەگرتووە و یەک دینار مستەفید نەبووین و بێبەشین لە هەموو ماف و ئیمتیازێکی ڕەوای خۆمان. بەڕێزان ئێمە هەرگیز داوای هیچ شتێکمان نەکردووە جگە لە مافەڕەوایی و یاسایی و مرۆیەکانی خۆمان کە دەستور و پەیمان نامە نێودەوڵەتیەکان و مافی مرۆڤ پاراستویانن. بانگەوازێکی بەپەلە ئاراستەی هەموو لایەنە حکومی و چاودێریەکان و نوێنەرانی گەل و دامەزراوەکانی مافی مرۆڤ و دەستگای ڕاگەندە ئازادەکان دەستکار ڕاگەندراوە بیۆرە ئازادەکانەکەین و کە بەرپرسیارەتی ئەخلاقی یاسایی و مرۆیی خۆیان هەڵبگرن و هەڵوێستێکی جددی لە بەرامبەر کەیس و داواکاری ڕەواکانمان وەربگرن. هەروەها لێرەوە داواتان لێ دەکەین کۆتایی بە بێدەنگی و پشتگوێخستنی ئەم کێشەیە بهێن و یارمەتی گەیاندنی دەنگی مافراوان بدەن. بەردەوامبوونی پشتگوێخستنی ئەم کەیسە و دابین نەکردنی مافەکانی خاوەن مافان تەنها ستەمکردن نییە لە 34 کارمەند و خێزانەکانیان، بەڵکو پێشێلکردنی بنەماکانی دادپەروەری و یەکسانی و حکومڕانی و یاساییە کە پێویستە بناغی دامەزراوەکانی دەوڵەت بێت. بێدەنگی لە بەرامبەر ئەم نائەدالەتیەدا تەنها یارمەتیدانی بەردەوامبوون و قوڵبوونەوەی ئەم زوڵمە دەکات. بۆیە لە بەڕێستان داواکەین هەرچی زووترە بێن بە دەنگ مافی خورا و دەنگی کبکراومانەوە. هەڵوێست و ئامادەبوون و بە دەنگەوە هاتنی ئێوە دوایین هیوا و ئومێدێکی گەشە بۆ ئێمە.